بەڕێزان گفتوگۆ دەکەین لەبارەی بەڕێوەچوونی هەڵبژاردنەکانی ئەنجومەنی نوێنەرانی عراقولی شەشەم. وام یاسایی ئێستا کاری پێدەکرێت. هەندێک هێز و لایەن دەڵێن یاساکەمان بەدڵ نەبووە، ینی بە ناچاری بەشداریمان کردووە، ئەیکەنەوە بە منەتیش بەسەر خەڵکدا دەڵێن لەبەر کورد بەشداریمان کردووە، گەرنا یاساکە یاسایەکی خراپە. بابزانین ئەم یاسایی کە هەڵبژاردنەکانی پێ بەڕێوە دەچێ کێدای ڕشتووە، کێ لە پشتێوەیە، بۆ مێزوو لایەنان نایکەن بە منەتیش بەسەر خەڵکەوە. گفتوگوێن پرس و باس و بابەتان ناکەین لەگەڵ بەڕێز کاروانیار وەیس ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عراق. کا کاروان سڵاو لێ بێم، کاتت باش، سپاس بۆ بەشداریکردن لەگەڵمان. کا کاروان ئەم یاسایی کە هەڵبژاردنەکانی پێ بەڕێواچێ، ئەم یاسایە کێ لە پشتێوە بوو، چۆن داڕێژراوە؟ خۆی لە ڕاستیە ئەو یاسایی کە هەڵبژاردننی خولی پێنجەمی پەرلەمانی عراقی پێ ئەنجامدرا بۆ قۆناغێکی با بڵێ کوتوپڕ بوو، وەکە زاننی ینی بەهۆی خۆ پیشاندانەکانی تشرینیەکان لە بەغدا و کابینەکەی بەڕێز عادل عەبدولمەهدی تووشی تەنگەشەی گەورە هات، دوایی بۆ قۆناغێکی ئینتیقالی کابینەی کازمی دروست کراوە لە ئەرکی کابینەکەی کازمیەوە بوو کە انتیخابات لە ماوەیەکی دیاریکراوە ئەنجامدا. بۆ هێز و لایەنە سیاسەکانی عێراق و کاتە لەسەرەوە ڕێکەوتن کە تعدیلی قانونی انتیخاباتکەن و عێراق بکەن بە زیاتر لە 80 بازدەی هەڵبژاردنەوە. ئەوە بوو کە ئەو با بڵێن خولی ئێستای پەرلەمانی عێراق، خولی پێنجەم بە فرەبازدەیی بەڕێوە چوو. لەم خولەی ئێستای پەرلەمان لە خولی پێنجەم یەکێک لەو یاسایانە سەرەکیانەی کە پەرلەمان تعدیلی کرد یاسای هەڵبژاردن بوو. پێش تعدیلکردنی یاساکە کۆنووسێکی ئیمزاکراو، لێکتێگەشتنێکی با بڵێن ئیمزاکراو لە نێوان هەموو هێزە سەرەکیەکانی عێراق بوو بە هێزە کوردستانیەکانی شێو لەلایەن یەکێتی و پارتی بۆی کە لەسەر هێڵە سەرەکیەکانی تعدیلکردنی قانونەکە ڕێککەوتن کە قانونەکە بگەڕێتەوە بۆ سیستەمی سانتیلیگۆ 1.7 و بۆ ئەوەی ئەو فەوزایی کە دروست بوو کۆتایی بە فرەبازدەیی بێ و عێراق بکرێ بە 18 بازدەی هەڵبژاردن و ئەو فەوزایی لەناو پەرلەمان هەبوو بەهۆی فرەبازنەیەوە ژمارەیەکی زۆر فراکسیۆن ڕای جیاواز و باڵێ فەوزا لەناو پەرلەمانە بوو. هێزەکان لەسەرەوە ڕێککەوتن کە ینی پێشەوەی تعدیلەکە بدێرنەوە پەرلەمان، باڵێن پەرلەمان تعدیلەکە پێشتر تەفاومێکی سیاسی هەبوو و ئێمە لە ینی خەڵکی کوردستان ینی زۆر بەسەرێت تێ نەپەڕیوە ئەم تعدیلە 2 ساڵ لەمەوە بەربوو. ئێمە لە ڕاستیە لە هەندێک ڕگەی یاساکە ئێمە ناڕازی بووین وەکو فراکسیۆنی یەکێتی و من لە بیرمە ئاخر جار کە ئەم یاسایە پەسەند کرا ڕەمەزان بوو، مانگی پیرۆزی ڕەمەزان بوو، بە شەوانی ئێمە دانیشتمان هەبوو. برایانی پارتی لەگەڵ تعدیلەکە بوون و ڕێککەوتنێکی ژێربەژێریان لەگەڵ یەک دوان لە هێزە شیعیەکان و لەگەڵ سونەکان هەبوو بۆی قانونەکە تێپەڕێنن و یەکێک لەو امتیازانەی کە پارتی بەری کەوت ئەوە بوو کە ئەو پێش کۆتایی عێراق بۆ مەسیحەکان دانێکی بدرێ بە هەولێر، دانێک درێ بە دهۆک بەو ئەتیبارەی کە پارتی پێوا بوو کە هەر کۆتایەکە بێ لە هەولێر دهۆک بۆ خۆی بایایی 2 کورسی مسۆگەرە بە و با بڵێن لەسەر ئاسی عێراقا نەبێ. ئەمە لە لایەکی تر ئێمە ئەو کاتە تێبینیمان لەسەر ئەوە بوو، یعنی وەکەزانن پێشتر قسە لەسەرەوە بوو کە وەزعی کەرکووک جا بکرێتەوە، تایبەتمەندێک بدرێ بە کەرکووک یاخود انتیخابات نەکرێت لە کەرکووک. ئێمە وەکو یەکێتی زۆر پێداگر بووین ئەبێ حاڵی پارێزگای کەرکووک وەکو پارێزەکانی تری عێراقیەوە بێ هەڵبژاردننی تیا ئەنجام بدرێ و سونەکان و تورکمانەکان بەرەی تورکمانی هەندێک مەرجیان هەبوو لە ڕاستیە کە بۆ هەڵبژاردننی کەرکووک داینێن. ئەو کاتێ ئێمە و مەرجانەمان بەدڵ نەبوو، پێمان وا بوو دژی خواستەکانی گەلی کوردەوە، پێمان وا بوو ئەم مەرجانە لە ڕووی نەتەوەیی و بۆ داهاتوو بۆ ئەنجامی هەڵبژاردن بۆ کورد بۆ هاوسەنگی خراپە. بەڵام ئەو کاتە برادرانی پارتی پێیان باش و نەخێر ئەمە وەکو سەفقەیەک بەبێ ئەوەی گوێ لە ئێمە بگرن ئەم یاسایان تێپەڕان. من لە بیرمە کە ئەو ڕۆژەی یاساکە تێپەڕی ڕۆژی دواتر مقابلەمان بوو لەلایەکێک لە کەناڵەکان کاک شاخەوان عەبدوڵڵا پێش من داخل بوو لە بەرنامەکە تەییدی تعدیلی قانونەکەی کرد بە دەستکەوتێکی گەورەی ناوبرد و من لە بەرنامەکە پێم وا بوو کە کورد یەکڕیز نەبووە پارتی بەبێ ئێمە ئەم تعدیلەی تێپەڕان کە
پێی وابووی ئەم ئیسفادە لەو دوو باشە کۆتایی بکە لە دووهۆکو لە کاروان هەولێر هەم لە کەرکووک شتێک دروستکە دەنگ یەکێتی کەمکە کەواتە پارتی لە پشتێ یاسایەوە بوو کە ئێستا لەساری سەرۆکەکەشیەوە دەڵێ ئەمە لەگەڵ یاسایەدا نین و ئەمە نائادیلانەیە نادادپەروەرانەیە بەڵام بە ناچاری بەشداری تێدا دەکەین. من پێم وایە ئەمە شتێکە ناشارێتەوە یانی کە برادرانی پارتی زۆر بە تەحەمس بوون ئەم یاسایە لە پەرلەمان تێپەڕێن بەبێ ئەوەی گوێ لە خواستەکانی ئێمە بگرن. من شایەتم هەیە کە سۆران عومەری پەرلەمانتار بە یەکەوە بووین لە کافتریا وتم من پێم وایە برادران نەڕۆینە ژوورەوە دەنگ بەم تەعدیلە نەدەین چونکە ئەم تەعدیلە کورد لە داهاتوو لە ناوچەدا بڕێنراوەکان و بە تایبەتی لە وردبینی لیستی دەنگدەران لە کەرکووک و ناوچەدا بڕێنراوەکان زەرەری تیاکەین و لەو لاشەوە کە کۆتایەک بۆ دووهۆک و کۆتایەک بۆ هەولێر دانرا بوو پێمان وابوو کە پارتی مۆنۆپۆڵیەکەوە بە هەر جۆرێک لە جۆرەکان بێ و کۆتاکانی پەرلەمانی کوردستانی لێەکە بەڵام خۆشبەختانە دوایەوەی کە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان کرا بە پێداگری یەکێتی کۆمیسیۆنی عێراق سەرپەرشتی کرد قانونەکە بە قانونی پەرلەمانی کوردستان نەکراوە کۆمیسیۆنەکەی کوردستان نەیکرد و لەو تەعنەی کە لە محکەمەی ئیتیحادی ئێمە وەکو یەکێتی دامان کۆتامان لە کوردستان گەڕاندەوە سەر ڕێچکە حەقیقیە ڕاستەقینەکەی خۆی کە کۆتا ئەبێ کۆتاکان نوێنەرایەتی خۆیان بکەن نەک ئەوەی 11 کورسی بێەوە پارتی بە وەسی خۆی بۆ دەنگدان و بۆ گۆڕینی هاوسەنگی ناو پەرلەمان بەکاری بێنێ و ئەوەی کە هەر کەسێک نقلانەی ئەوە بدا کە پێی وابێ و پێش حەدەستکەوێ پێی وابێ کە هەڵبژاردن نەتیجەکەی وا ئەبێ و یاساکە کاک ڕانکۆ یاساکە هەڵبژاردننی پێبڕێەوە چێوە تەنزیمی ئەنجامدانی هەڵبژاردنەکە ئەوەی کە نەتیجەی هەڵبژاردن یەک لاکاتەوە نسبەی مشارەکە و ڕێی خەڵکە خەڵدەنگ بە کێدا خەڵدەنگ بە کێ نادا یاساکەەوە یەک لا ناکاتەوە دەنگدەر ئیرادەی دەنگدەر و ئیرادەی خەڵکی کوردستان و عێراقێک لایەکاتەوە ئەنجامی هەڵبژاردنەکە چۆنە نەگە یاساکە. باشە پێ دوای ئەمە چییە؟ ترسە لە هەڵبژاردن ترسە لە دەرەنجامەکان یان پەیامە کە دەڵێن ئەمە هێنانەوەی بیانووی پێشوەختەیە یان هێنانەوەی بیانووی پێشوەختەیە ئەوە زۆر جار هەندێ هونەرمەند و گۆرانی بێش پێشەوەی گۆرانی بڵێ ئەڵێ بەخوا ئەبڕۆ قوڕگشم تەواو نییە بۆ یەگەر دەنگی خۆش نەبوو بڵێن فەقیرە وڵی قوڕگی تەواو نەبوو بیانووی پێشوەختە ئەهێنەوە پێ دوای پارتی ئەماشە بیانوە بۆ ئەوەی ئەگەر نەتیجەکە خراپ بڵێ ئێمە مەگرەمان قانونەکە وایە جاران بیانووی کۆمیسیۆنیان نەبوو یان نابێ بیانووی کۆمیسیۆن هەڵبژاردننی کوردستان بەڕێوە ببا و دەرکەوت کە ئەو هەڵبژاردنەی کۆمیسیۆنی عێراق بۆ یەکەم جار کە کۆمیسیۆنی عێراق پەرلەمانی کوردستانی بەڕێوە برد یەکەم هێز کە دەستخۆشی لە پەرلەمان کرد لە کۆمیسیۆن کرد کە هەڵبژاردنێکی پاک و بێگەردیان بەڕێوە بردووە پارتی بوو و من لە بیرمە بارگای بەرزانی بوو بەیانێکیان دەرکرد یەکەم هێز کە هەڵبژاردننی کوردستان تەواو بوو دەستخۆشییان لە کۆمیسیۆنی عێراق کرد چونکە پێیان وابوو کە کۆمیسیۆنەکە هی عێراق و سەرۆکەکەی ڕەنگە پشکی فلان حزب بێەوە غەدریان لێکەوە ئێستا ئەمە هێنانەوەی بیانووی پێشوەختەیە ئەگەر نەتیجە خراپ بوو بڵێن ئێمە مەگەر نەمانوت وڵا بە ناچاری بەشداریەکەین قانونەکە لە مەسلحەتی ئێمە نییە. باشە کاروان یەکێتی نیشتیمانی کوردستان دەڵێ ئێمە دەنگی توین لە بەغدا و دەنگمان پێ بدەن بۆی بەهێز بین لە بەغدا 2 ساڵە لە بەغدای ینی ئەگەر وەکو یەکێتیەکیش قسەنەکەوەی کە بەچوی خۆت بینیوتە لەوێ وەکو ئینسانێک بە ویژدانەوە ینی یەکێتی بەهێز بێ لە بەغدا سوودی بۆ خەڵکی کوردستان چییە؟ بۆ خەڵکی کوردستان جیاوازی چییە؟ بەڵێ یەکەم کاگڕانکۆ ئێمە تاریخێکی درودرێژمانێ لە عێراق تاریخێکی 40-50 ساڵەی عیلاقاتی استراتیژیمان لەگەڵ هێزە نیشتیمانی شیعەکان سونیەکان و کەسایەتیە سیاسی نیشتیمانیەکانی عێراقەیە 40 بۆ 50 ساڵ. دووەم سەرمایەیەکی سیاسی زۆر گەورەمانەیە کە سەرمایەی سیاسی جەنابی مام جەلالە لە بەغدا کە نەک لە ئەسەر ئاستی سیاسی لەسەر ئاستی ملی لەسەر ئاستی شعبی لە عێراقا مەسلەی ناو ناوبانگی مام جەلال خۆشەویستی مام جەلال بۆ ئێمە بنەمایەکی زۆر گەورەیەوە بەڕاستی ئیشی ئاسان کردبووین لە بەغا کاڵێن ئێوە عایدی کوێن تاڵەبانی یا بەرزانی ئەڵێن ئێمە وڵا
تاڵەبانین یعنی ڕێزەکە و پێشوازێکە لە بەغا شێوازێکی ترە. سێەم سیاسەتی یەکێتی، سیاسەتێکی هاوسەنگ بۆ لە بەغدا، سیاسەتێکی هین نەبووە متەرەدد یعنی بڵێ ناجێگیر. ئەمڕۆ بڵێن دەوڵەت دروستەکەین، بەیانی بڵێن بچینەوە بۆ بەغا ڕێک بکەوین، ئەمڕۆ بڵێن ئابووری سەربەخۆمانە ئیشمامە بەغا نەماوە، بەیانی بڕێنەوە بۆ بەغا بڵێن وەرە ڕێکەوە لەگەڵمانە. ئەمڕۆ بڵێن منەتمان بە بەغا نییە لێ قبول ناکەین بەم شێوە تەعاملمان لەگەڵا بکەوانە و موچە ببڕێ دوایی ئیشمان پێ نەکرێ بڕێنەوە. لەبەرەوە سیاسەتی یەکێتی سیاسەتێکی هاوسەنگ بووە و یەکێتی حرمەتێکی زیاتریە لە بەغداد لەناو پەرلەمان لە پێگە سیاسیەکان لەسەر ئاستی شعبیش وەرەخوارەوە لەسەر ئاستی شعبیش لەناو عەشرەتەکان لەناو عەشائیر لەناو خەڵک لە هەموو وەسەتەکان کە ئەڵێ یەکێتیت حرمەتێکی زیاتر هەیە و پێم وایە یەکێتی هێزێکی مەوزونە، هێزێکی دامەزراوە و هێزێکە سیاسەتێکی ڕاقیانەی هەیە، سیاسەتێکی با بڵێن متەزەبزبی نییە و سیاسەتێکی جێگیری هەیە. ئێمە لە ئەم سیاسەتە یعنی کاگڕانگۆ یارمەتی دەربووە کە زۆر جار تاڵەموویەک لە بین هەرێم و بەغدا ماوە، ئەو تاڵەمووە یەکێتی بووە بۆ زانیاری هەموو خەڵک یعنی گەشتوتە ئاسی بچڕان، گەشتوتە ئاسی ئەوەی هەموو شتێک کۆتایی بێ، یەکێتی تەدەخۆلی کردووە، سەرۆکی یەکێتی چۆتە بەغا، ئێمەمانان فراکسیۆنەکە یەکێتی، برادرامان لە تیمی حکومەت حەزب لەوێ عیلاقاتی خۆمان بەکارهێناوە، ئەو تاڵەمووە یەکێتی بۆ نەهێشتۆ بشڕێ وەزعەکە لە دەست دەرچێ و یەکێتی بۆتە هەوێنی ئەوەی کە هەرێم و بەغدا لە یەک نزیک بکاتەوە و سەرنجام یعنی لە زۆر مەجالە ڕێکەوتنی لێ بکەوێتەوە. لەبەرەوە سیاسەتی ئێمە وەکوتم سیاسەتێکی جێگیر، سیاسەتێکی هاوسەنگە و تاریخێکی درودرێژمان لە دۆستایەتی لەگەڵ هێزە نیشتیمانی عێراقیەکانەیە و بۆ ئێمە مامجلال سەروەتێکی سیاسی گەورە بووە لە بەغا و ئێستش لەسەر ئەو بنەمایە هەم کاک پاڤڵ و هەم تیمی پەرلەمان، تیمی حکومەت و هەم مەکتەبی سیاسی یەکێتی لەسەر ئەو بنەما ئەساسیەی جەنابی مامجلال سیاسەتەکەین و ئەی گونجێنین لەگەڵ گۆڕانکاریەکانی دۆخی عێراقا ئەبێ بیگونجێنی یعنی خۆ سەردەمەی جەنابی مامجلال سیاسەتی لە بەغدا کردووە، ئێستا سەردەمێکی ترە ئەبێ ئێمە سوود لە ئەزمموی مامجلال وەربگرین، سەرۆک مامجلال وە بیگونجێنین لەگەڵ ئەم واقع سیاسی هەیە. ئێمە لە خولی پێنجەمی پەرلەمانی عێراق کاگڕانکۆ من ناڵێم ئێمە بەتەنیا بە هاوکاری هێزە کوردستانیەکان و بە هاوکاری دۆستەکانمان لە بەغدا هێزەکانی تر شیعەکان سونەکان توانیمانە چی بکەین. ئێمە لە بەغدادەوە هاوکێشەکانمان گۆڕی لە هەرێمی کوردستان، معادلاتەکانمان گۆڕی. قانونی انتخاباتی کوردستان، مفاوضەی انتخاباتی عێراق سەرپەرشتی کوردستان بکە، کوردستان بکرێ بە 4 بازنەوە و کۆتاکان کەم بکرێتەوە، حەجمی حەقیقی خۆیان و نەرەلاتی ڕاستەقینەی خۆیان ئەمە لە بەغداوە کرا. ئەو هاوسەنگی هێزکە لە کوردستان بە جۆرێک لە جۆرەکان پارسن کراوەتن، ئێمە لە بەغاوە کردمان. ئەمە یەک. دوو، لە دوای ڕووداوەکانی ڕفراندۆمەوە کە پارێزگاری کەرکووک لە دەست کورد ڕۆیشت لە بەغداوە، ئەمە یعنی لە ئەتیفاقاتی بەغداوە لە فندق ڕەشیدەوە ئەم پۆستە وەرگیرایەوە. ئێستا ئەبینی کە تەئسیراتی وەرگرتنەوەی پارێزگاری کەرکووک تۆواز لە یەکێتی بێنەوەکو حزب چەند تەئسیراتی بۆ کوردەیە لە ڕووی نەتەوەییوە و چەند تەئسیراتی بۆ استقراری سیاسی و خەدەمات و ژیان بەگشتی لە کەرکووک هەیە. سێ، لە بەغدادەوە ئێمە هەڵەبجەمان کرد بە پارێزگا. قانونی هەڵەبجە 14-15 ساڵە لە بینی ئەنجومەنی وەزیرانی عێراق و پەرلەمانی عێراق ئەیهێنن و ئەیبەن. لەم خولێمەیەک لامان کردەوە. پارێزگایەکی تر لە هەرێمی کوردستان زیاد کراوە لە سنووری ئێمە بووە. 4، قانونی گەڕانەوەی مڵک و ماڵ، قانونەکە لای ئێمەوە داڕێژراوە لە ڕیاسەی جمهوری لیژنەیەکە بووە، کاک خاڵد شوانی و برادران خەریکی بوونە، ڕەشنووسی یاساکەیان بردە ئەنجومەنی وەزیران، ئەنجومەنی وەزیران ناردیەوە بۆ پەرلەمان، لە پەرلەمان ئێمە بە هاوکاری دۆستەکانمان ئەم یاسایەمان تێپەڕان کە ملیۆنێک و 250,000 دۆنم ئەرزی کشت و کاڵی داگیرکراوی جوتیاری کورد و تورکمان دوای 50 ساڵ گەڕانمانەوە. لەکوێ بوو ئەمەش؟ لە سنووری هەژمونی یەکێتیەکە پارێزگای کەرکووکە و ئێمە لە قانونی موازنە چوارچێوەیەکمان دانا بۆ چارەسەرکردنی کێشەی موچە لە عێراقا.
دواتر هەر لە قانونی موازنە فەقەرەیەکمان وەکو زەمان بۆ دادپەروەری لە نێوان پارێزگاکانی هەرێمی کوردستانە دانا کە ئەبێ بودجە هاتە هەرێمی کوردستان وە خۆی جێبەجێ بکرێ و ئەگەر پارێزگایەک ناڕازی بوو بۆی هەبێ ڕاستەوخۆ بە پێی ڕێژەی دانیشتوان داوای پشکی لە بەغداد بکە کە ئەمە زەمانەت بەس بۆ موچە نەبوو زەمانەت بوو ئێمە پێمان وا بوو لە قانونی موازنە جێبەجێ بکرێت جگە لە موچە بودجەی تەشغیلی و ئیسtismار و ئەوانە بێت و 50 پرۆژە نەکرێت لە هەولێر و دووەکو دوو پرۆژە لە سلێمانی و لە گەرمیان بکری ئەمە بۆ زەماناتی ئەوەش داماننا ئێمە و لە هەموو کاروبارەکانە ئێوە ئەزانن کە کێشەی موچە دروست بووە و ئەزمەی سیاسی دروست بووە کی ئەمەی ئەهوان کردوێتەوە لە بەغا ئەو تاڵەمووی کە لە بینی بەغدا و هەرێمە مابووە هەمیشە یەکێتی بووە بۆیە ئەمە بە 18 کورسی وەکراوە ئەگەر یەکێتی 25 کورسی هەبێ و ئێمە کاگڕانکۆ و قووەتی یەکێتی بوو لە سەرەتا ئەم خولەی پەرلەمان لە 2022 ئێمە یەکێتی داوامان کرد ئێمە و پارتی بەیەکەوە بشین فۆزاتکەین بۆی بە قەوەت بین لە بەغا پارتی لە پشتی ئێمەوە لەگەڵ سەدرەکان و حەلبوسی ڕێکەوت بۆی ڕیاسەی جمهوری ببا کاتێ زانیمان ئیتیفاقی ژێربەژێر کراوە ئەوە ئێمە بووین بە 18 کورسیوە نەمان هێشت نصاب لە پەرلەمان تەواو بکەن سولوسی معتەڵمان دروست کرد نەمان هێشت جەلسە بکەن ڕئیسی جمهور ببن و ئەوە ئێمە بووین لە بەغداوە تەعبمان لە مرەشەحی پارتیدا بۆ ڕئیسی جمهور لە محکەمەی ئیتیحادی دوورمان خستەوە لەبەرەوە دڵنیاتان نەکەمەوە 180 ئەو هاوکێشانەی لە کەرکووک هەرێمی کوردستان ناوچە دابڕێنراوەکان گۆڕاوە لە بەغاوە بووە بۆی خەڵک ئەبێت تێبگا یەکێتی بە 18 کورسیەوە ئەوەی کردووە ئەگەر 25 کورسی هەبێ ئەگەر 30 کورسی هەبێ یەکێتی ئەتوانێت چی بکات چی باشتر بۆ خەڵکی کوردستان بکات بەڕێز کاکاروان یاروەیز ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق سپاس دەکەم سپاس بۆ بەشداریکردنت لەگەڵمان سپاس بۆ قسنە ڕوویە و زانیاریانە لەبارەی کاری 4 ساڵی ڕابردووی فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان لە بەغدا کە توانیوێتی چی بکە واگەر ژمارەیەم فراکسیۆنە لە خولی شەشەمدا زیاتر بێ بێگومان دەتوانێت کاری گەورەتر بکە